مافخواز و ئازادی خوازانەی بەشە جۆرە و جۆرەکانی کۆمەڵگا مەرجی کوردکردنەوەی دەستی ئەم دەسەڵاتە جەنایەتکارە لە دەستێژی زیاتر بۆ سەرگیانی ژنان و پیاوانی ئەم وڵاتەیە. حیزبی کۆمۆنیستی ئێران وێڕای هاوسۆزی قوڵی خۆی لەگەڵ بنەماڵەی خەمباری ژینا و هەموو خەڵکی کوردستان هاودەنگ لەگەڵ بانگەوازی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بانکێشت و داوا لە خەڵکی خەباتکار و ئازادی خوازی سەراسەری ئێران دەکات بە هەر شێوەیە کە دەتوانن پشتیوانی لە مانگرتنی گشتی ڕۆژی دووشەممە 28 خەرمانانی خەڵکی کوردستان کەن. حیزبی کۆمۆنیستی ئێران 26 خەرمانانی 1401 هەتاوی